بارد بم پرۆسەیە یاخود کە لەناو پرۆسەکە داین مامەڵەی ڕاست و دروست هەڵبژێرین لەگەڵ بەرامبەرەکەماندا. ئەگەر ئێمە لەوە یەکلا ببینەوە کە ئەم پرۆسەیە پرۆسەیەکی پیرۆزە، پرۆسەیە کە پێویستە بە ژیرانە مامەڵەی لەگەڵدا بکرێت، چونکە کار و کاردانەوەی تادا دەبینرێت، باوەڕکەن هەکبەکەمان هێندە پڕ دەکرد کە لە تەمەنێکی مناڵدا یاخود ئەگەر ئامادە نەبووینایە چەندە پرۆسەکە بەردەست بۆیە نەدەچوینەوە. هۆشیاری هاوسەرگیری چەندە گرنگە بەلایەک ئەوەی تۆ چەندە مامەڵەیەکی دروست دەکەی لەنێو پرۆسەکەدا لەگەڵ مناڵەکەتدا لەگەڵ هاوسەرەکەدا، ئەمەش بەلایەک. ئێمە تا چەند ئامادەین بۆ ئەم بابەتە یاخود چەنە ئاوەڕمان لێداوەتەوە لە کۆمەڵگەی کوردەواریدا بەیەکەوە تاوچی ئەم بابەتاکەی لەگەڵ میوانەکەماندا زۆر بەڕێز خاتوو وەردەڕەشید کە پارێزەرە باس لە ڕۆڵ و گرنگی هەبوونی هۆشیاری دەکات لە سەرکەوتنی پرۆسەی هاوسەرگیریدا. وەردەخان بەیانیت باش. زۆر سپاس بەیانی ئێوە و بینەرانی بەڕێزیش باش. زۆر سپاس. تاوان سپاس بۆ ئەوەی کە کاتت بێمە بەخشید بێ زۆر سپاس بە پێی و ئەزمونەی خۆت هەتا چ لە ڕێگای خوێندنەوە ژیان تایبەتی بێ باسەرێک لەو بابەتانە بکەین. بەڵێ وەردەخان بە حکمی ئەوەی کە جەناب پارێزەری هەروەها چەند وتارێکشی تۆشم خوێندەوە بەڕاستی لەم ماوەیە لەسەر بابەتی هۆشیاری هاتم بڵێم هۆشیاری تەندروستیە ئیشمان ناو تەندروستیە هۆشیاری دەنوزانی و بابەتی پەروەردەی. ئەو پرسیارە باوەی بە درێژایی مێژووە کرێ کە بۆ هاوسەرگیری ینی زەرورە هاوسەرگیری خۆی چییە بە بڕای تۆ چییە و بابەت؟ بە ناوی خوای گەورە و میهرەبان زۆر سپاس بۆ هەڵبژاردننی ئەم بابەتە بە پێزە و پەیوەستە بە هەموو تاکەکانی کۆمەلگاوە، دواتر پەیوەنددار بەڕەوتی پێشکەوتنی کۆمەلگا و گەشەکردنی کۆمەلگا. لە ڕاستیدا پرۆسەی هاوسەرگیری بە پێی جیاوازی لە تێڕوانینی کەسەکان، هەروەها خواست و ئامانجی کەسەکان، هەروەها ئەو چاوەڕوانی کە کەسەکان لەم پرۆسەیە دەکەین ئەتوانین بڵێن چەندین جۆر پێناسەی جۆرا و جۆر لەخۆ دەگرێت. بەڵام بە شێوەیەکی گشتی بە پێودانگە دەرونی و یاسایەکانی کۆمەلگەی ئێمە لە سەردەمی هاوچەرخدا ئەتوانین بڵێن کە پرۆسەی هاوسەرگیری بریتە لە بەستنی گرێبەستێک لە نێوان دوو ڕەگەزی جیاواز، خاوەن کەسێتی جیاواز بە ئامانجی پێکێنانی ژیانێکی هاوبەش وە تاقیکردنەوەی جیهانێکی نوێ لە ژیانکردن. دیارە کە ئامانجی قوتاربوون لە تەنیایی، هەروەها دۆزینەوەی پاڵپشتێک و وەچەخستنەوە چەند ئامانجێکی ترن لە ئامانجە پیرۆزەکانی ئەم پرۆسەیە. سەر ڕایبوونی گرێبەستی هاوسەرگیری، پرۆسەی هاوسەرگیری چەندین ڕێگامان هەیە بۆ هەڵوەشانەوەی گرێبەستی هاوسەرگیری و کۆتاییهێنان بە پرۆسەی هاوسەرگیری. دیارە لەگەڵ ئەوەشدا چەندین هۆکارمان هەیە بۆ ئاراستەکردنی بیری تاکەکان بەرەو بیرکردنەوە لە جیابوونەوە و کۆتاییهێنان بە پەیوەندی نێوانیان. و ئەم هۆکارانەش لە کەسێکە بۆ کەسێکی تر و لە کۆمەلگایەک و بۆ کۆمەلگایەکی تر تەنان لە کاتێکەوە بۆ کاتێکی تریش دەگۆڕێت. ڕەنگە هۆکارەکان ئەوەندە زۆر بن من نتوانم لە بەرنامەیەکی ئاوهادا تەواوی ئەو هۆکارانە بێنمە بەرباس، بەڵام ئەتوانم لە میانەی ئەم پرسیارانەی بەڕێستا چەند هۆکارێک بێن بەباس کە بە بڕوای من لە هەرە هۆکارە سەرەکیەکانی کاڵبوونەوەی پەیوەندی نێوان هەرێک لە ژن و مێردن. ئەویش یەکەم نەبوونی خواست و ویست بۆ بەردەوام بوون لە پرۆسەی هاوسەرگیریدا. ئێمە زۆر جار دەبیستین دەڵێن لە کۆندا ڕێژەی جیابوونەوە بەو ڕادەی ئێستا نەبوو. بێگومان خۆ هاوسەرانی پێشوش ناکۆکی و ناتەبایی لە نێوانیاندا هەبووە، بەڵام چونکە ویست و ئیرادایان هەبووە بۆمانەوە لە پرۆسەکەدا هەمیشە هەوڵیان داوە بە سەختی و نشێوەکاندا هەڵبزنێن، هەروەها چاولێکردن. بە بڕوای من لە هەردوو ڕۆکەوە کاتێک کەسێک کە بڕیار دەدات بچێتە نێو پرۆسەی هاوسەرگیری خۆی بە بڕوایەکی تەواوە ناچێتە ناو ئەم پرۆسەیەوە. بۆ نمونە خانمێک کە دەبینێت خانمە هاوڕێکانی چونەتە ناو پرۆسەی هاوسەرگیری، ئەمیش بیر لەوە کاتەوە کە بۆی نەکەوێتە بەرز هەرزەرنشتی کۆمەلگا و بڵێن زەواجی نەکردووە، بڕیارێکی نادروست دەدات کە خۆی قەناعەتی پێ نییە. هەروەها نەبوونی قەناعەت بەداخەوە کە تاکی کۆمەلگای ئێمە بە شێوەیەکی گشتی هەمیشە چاو لە دەستکەوتەکانی کەسانی تر دەکەین کە ئەم هەڵوێستەش بێگومان کاریگەری نەرێنی ئەبێ لە پرۆسەی هاوسەرگیریدا. زۆر جار سێر دەکەن کە خێزانێک یاخود دوو هاوسەر لە ڕووی مادیەوە زۆر باشن، هیچ کێشەیەکیان نییە، بەڵام ڕەنگە دەیان کێشەی تریان هەبێت. زۆر باشە. ئەو بابەتەی کە باست کرد
لە کۆنا بۆ شێوەیە بوون و ئێستا بوون لە کۆتایی بابەتەکەیە چۆ بەڕاستی زۆر پرسیارمانداناوە ئەگە کاتمایە باسی بابەتاکەین شیرین تۆ بابەتێکمان باس کرد کە بۆ منە زەواج جۆرێکە لە قوتاربوون لە تەنیایی تۆ ئێستا تەنیای کە زەواجت نەکردووە تەنیانی تەنیا بوون یاخۆت هەڵبژاردننی ئەوەی کە بابەتەکە تۆنەچی لە پرۆسی هاوسەرگیری پێما بە بابەتێکی اختیاریە بۆ سەردەمی ئێستا وەردەخان با باسێکی ئەوە بکەین ئایا هەبوونی هۆشیاری پێش پرۆسەی هاوسەرگیری گرنتی ئەوە کات کە پرۆسەکە سەرکەوتوو بێت بڵێ هۆشیاری پێشوەختە پێشچوو لە نێو پرۆسی هاوسەرگیری بەڕاستی ڕۆڵێکی کاریگەری هەیە لە سەرکەوتنی پرۆسی هاوسەرگیریدا بە ڕێژەیە کە زۆرێک لە وڵاتە پێشکەوتوەکانی جیهان ئێستا هەوڵیان داوە یاسایەک جێبەجێکن یاسای ڕاهێنانی پێشوەختەی هاوسەرگیری کامە لە ساڵی 1992 وڵاتی ئەندۆنیزیا یاسایەکی لەو چەشنەی دەرکرد ئەوە بوو لەو ساڵەدا ڕێژەی جیابوونەوە بۆ لە 100 کەمی کرد و لە ساڵی دواتردا ڕێژەکە بۆ لە 108 کەمی کرد دیارە هۆشیاری پێشچوون لە نێو پرۆسی هاوسەرگیری دەورێکی زۆر کاریگەریە چونکە جیاوازە کەسێک کە دەچێت ناو پرۆسەیەکەوە پێشتر بە تەواوی خاڵە لاواز و بەهێزەکانی ئەو پرۆسەیی زانیوە بەراورد بە کەسێک کە پێشتر تەنها خەیاڵپەمەیی بووە بەرامبەر بەم پرۆسەیە جیاوازی هەیە لە نێوانیاندا بەداخۆ ئێمە زۆر جار کوڕانی کچان ئێمە کە دەچن ناو پرۆسەی هاوسەرگیری بە حکمیەوەی کە پێشتر تەنها بیریان لە لایەنە ئیجابیەکانی کردوێتەوە کاتێک کە تووشی سەختی دەبن یاخود تووشی کۆمەڵێک بەرپرسیاریتی دەبن تووشی شۆک دەبن باشە هەمیشە باسی باوە وێنای هاوسەرگیری نەکەین کە زۆر سەختە ئەو شانە پێم بڵێ ئەو سلبیات و خاڵە ئاستەنگیانە چییە کە لە پرۆسی هاوسەرگیریە هەیە بۆی کەسێک تێبگا بەڕاستیان بڵێ بڵێ بەڕای من لێک تێنەگەشتنە ئێمە سەرباری ئەو خاڵە لاوازانی کە باسەکەین دەیان لایەنی باشی هەیە پرۆسەی هاوسەرگیری بەڵام لەگەڵ ئەوەشدا کۆمەڵک ئەرک و بەرپرسیارەتی تێدایە کە ئەگەر بێت و ئێمە ویست و ئیرادەمان هەبێ بۆ بەرداوامبوون لە پرۆسەکە بێگومان هیچ شتێک لە ژیاندا بەبێ سەختی و بەبێ ئیلتیزام خۆش نییە خۆی بەرپرسیارەتی لایەنێکی چێژبەخشی ژیانە باش بابەتێکی تر هەیە زۆر جار بۆ منە ژن و پیاوێک بەیانوێت جیابنەوە باشە ئەچنە دادگاکان شوێنێکەیە پێوترێ بەحث ئیجتیماعی لەوێ بەڕاستی نازانم هەستەکەم ئەو شوێنە تۆزێک لاوازن لاواز ینی هۆکارەکەی چییە چکە ئەو شوێنە بۆ ئەوەیە کە کێشەکانیان باز بکەن ئەو کەسێک کە لەوەیە چۆنەڵێ ئاشتەوایەک دروستکە بەڵام هەستەکەم شتەکە تۆزێ بەڕێکردنەوە کارەکە ئەمە چییە؟ زۆر ڕاستە منیش ڕۆڵی توێژەرە بەڕێزەکان لە بووکانەوەی ناکۆکی و ناتەبایی نێوان هاوسەران لاواز دەبینم هۆکاری ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەم توێژەرە بەڕێزانە کاتێکی کەمیان پێدراوە بۆ نمونە توێژەرێک ئەگەر لە ڕۆژێکدا 5 کەیسی هاوسەرگیری ببینێت بۆ هەر یەک لەو 5 کەیسە ئەگەر کاتژمێرێکیش تەرخان بکات پێڕاناگەن لە تەواوی هۆکارەکان بکۆڵێتەوە و من بۆ خودی خۆم کاتێکە ڕاوی توێژینەوەکانم هاوپێچی داوای جیابوونەوە دەکرد دەمبینی کە ڕۆڵی توێژەرە بەڕێزەکان تەنها وەک لێکۆڵەرێک بوو باوەڕت بێت لە 180 ئەو کێشانی کە دێنە محکەمە لایق بە چارەسەرکردنن ئەمە لە کاتێکدا کە توێژەرە بەڕێزەکان بە ئەرکی خۆیان هەڵبسن و بێجگە لە توێژەرەکانیش بەڕای من پارێزەرانیش دەتوانن ڕۆڵ بگێڕن لە بووکانەوەی ڕکوکینەی نێوان هاوسەران ڕەنگە زۆر کەس بڵێن ئەمە لە چوارچێوەی پسپۆڕی پارێزەراندا نییە بەڵام بەڕای من قسەی باش لە پسپۆڕی هەموو کەسێکدا هەیە وەردەخان دنیا دنیا ئەلکترۆنیاتەوە مۆبایل و کلیکێکە لەم پرۆسە پیرۆزەدا جاران بە حکمێ و تویانەوەکو وتمان جابوونەوە کەمتر بوو زیاتر بابەتەکە بۆ ئەو دەگەڕێتەوە کە مۆبایل و ئینتەرنێت و سۆشیال میدیا نەبوو پێ دوایە هەبوونی مۆبایلی زیرەک و هەبوونی دنیای شاشەی زیرەک وای کردووە کێشەکان لەناو پرۆسی هاوسەرگیریدا زیاتر بێت
بڵێ ئێمە کە باس لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەکەین بێگومان هەموو ئامێرێک لایانی باشە و خراپەی خۆی هەیە ئەوە دەکەوێتە سەر خودی ئێمە کە بۆ باشە بەکاری دێنین یان بۆ لایانی خراپە سوود بە جۆرێک بەکاری دێنین سوودمان پێ بگەێنێت یاخود زیانمان پێ بگەێنێت هەبوونی تۆڕە کۆمەڵایەتیەکان بەداخەوە بەهۆی نەبوونی هۆشیاری و نەبوونی زەمینەسازی لە کۆمەلگای ئێمەدا لە ئێستادا یەکێکیترن لەو هۆکارانەی کە ڕۆڵ دەبینن لە قوڵکردنەوەی ناکۆکی و ناتەبایی لە نێوان هاوسەراندا وەها ئەم ڕۆڵەش تەنها لە چوارچێوەی خیانەتی زەوجی واتە ناپاکی هاوسەرگیری کورت ناکرێتەوە بەڵکو تۆڕە کۆمەڵایەتیەکان ئێستا هۆکارێکن بۆ قوڵکردنەوەی چەمکی بەراوردکاری بۆ نمونە خانمێک کاتێک لە ماڵەوە دانیشتووە خانمەکەی هاوڕێ بینێ کە ژیانی تایبەتی خۆی نمایشەکات یاخود هاوسەرەکەی دیاری گرانبەهای بۆ کڕیوە ئەم خانمە ڕاستەوخۆ لە ناخی خۆیان هەست بە جۆرێک لە نەقص لە ژیانی خۆیدا دەکات یاخود بەداخۆ ئێمە زۆر جا دەبینین کە هاوسەران لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە هەست و سۆزی خۆیان بۆ یەکتری دەردەبڕن کە بە پێچەوانەوە ئێستا توێژینەوەکان سەلماندیوانە ئەو کەسانی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان نمایشی خۆشەویستیان بۆ یەکتریەکەن لە بەرچاوی خەڵک لە ژیانی ڕاستەقینەدا بەو جۆرە نین ئەمە وا دەکات کەسێک مەسەلەن هاوسەری کەسێکی تر دەبینێت لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بە شانوباڵی هەڵدەدات هاوسەرەکەی ئەم تااقەتی نیە ینی بڕوای بەو جۆرە لە هەڵوێست نییە ڕاستەوخۆ کاریگەری سلبی لەسەر هەست و نەستی دروست دەکات زۆر باشە وەکە زین کە ئێستا لە وڵاتانی ئەوروپا بەتایبەت ڕێژەی هاوسەرگیری زۆر زۆر کەم بووتەوە بۆچی گرنگە ینی بابەتی زەواج بۆ کۆمەلگا بۆچی گرنگە تۆ وەکو پارێزەرێکە لە ناو سوزام لایەن یاسایەکەیت و لە ناو خەڵکشی بۆچی پێت وایە هاوسەرگیری ئەوەندە گرنگە لە کۆمەڵگا بڵێ من هاوسەرگیری چەندین لایەنی باشی هەیە بەڕاستی بەڵام ئەوە ئێمەین وە تاکەکانی ئەم سەردەمەیەوە نیشانیان داوە کە هاوسەرگیری با بڵێن ڕوونتر بدوێن پرۆسەیەکی قێزەونە و پرۆسەیەکی سام ناکە هەبوونی هاوسەرگیری لایەنی ئیجابی زۆر زۆرە بۆ نمونە خێزان یەکێکە لەو دەستکەوتانی کە ئێمە هەمانە و وڵاتانی تر نیانە لە خێزاندا بوون منە خاڵ و مام و پور ئەمانە هەمووی سەرچاوەکەی دەگەڕێتەوە بۆ پرۆسەی هاوسەرگیری بۆ خێزان وەردەخان هەمومان دەزانین خێزانە و بنەما جێگیری و گرنگەیە کە مرۆڤ هەتا دەتوانێت پشتی پێ بەسێت هەتا لە تەمەندایە زۆر بەمان نمونەی وێنای هاوسەرگیری لە خێزانەکانمانەوە وەردەگرین بۆ بنە لە دایکمانەوە لە باوکمانەوە لە خوشکەکەمانەوە تا ئێستاش لە نێو کۆمەڵگەی کوردەواریدا کۆمەڵێک بابەتەنا بابەتی دیوەخان و عەشایری کچەکە بەبێ پرسیا خۆ بەبێ ئاگاداری پێشوەختە دەدەن بەشوو ئەم کچە ئەم هۆشیاریە لەکوێ وەرگرت کار لە کاتێکدا وێنای خێزانەکەشی بەپێی پێویست ناتوانێت بابەتە هۆشیارەکەی کامەڵ بکات ئایا ئەم دوو گەنجە هۆشیاریەکە لەکوێوە پەیدا بکەن بابەتەکە لەکوێوە واڵا بێت بۆی بتوانن هەنگاو بۆ پرۆسەیەکی هاوسەرگیری سەرکەوتوو بنێت بەڵێ ئەو بابەتی کە بەڕێزت باست کرد خۆشبەختانە ئێستا کەمەوە بووە بەڵام ئێمە پێویستە کاری جدیتر بکەین بۆی نەک هەر کەم بێتەوە بە هیچ شێوەیەک نمێنێت یانی وەکو بڵێ ئەوە کاری چالاکوانانی مەدەنی کاری ڕێکخراوەکانە کاری ڕاگەیاندنە بەڕاستی تاکەکان هۆشیار بکەنەوە دایکوان و باوکان هۆشیار بکەنەوە خێزان بە شێوەیەکی گشتی هۆشیار بکەنەوە کە دەست وەرنەدەنە ژیانی تایبەتی مناڵەکانیان هەڵبەتە هەنێ دەسوەردانیش لە بەرژەوەندی منداڵدا دەشکێتەوە بیرمان نەچێت ئێمە بەڵام لە پرۆسی هاوسەرگیریدا بابەتەکە پێچەوانە دەبێتەوە ئەبێ ئەو کەسە بەخواست و ویستی خۆی و زۆر بەڕەهایی بڕوای هەبێت بچوونە نێو ئەو پرۆسەیە تەنانەت من ئەڵێم لەسەر ئاستی خودی تاکەکان خۆشی کاتێک کەسێکە بڕیار دەدات بچێتە نێو پرۆسەی هاوسەرگیری لەگەڵ کەسێکە نابێت ئەم کەسە تەنها لەسەر ئەو بنەمایە بڕیار بدات کە لە تەنیایی ڕزگاری بێت یاخود لە سەرزانشتی کۆمەلگا قوتاری ببێت ئەبێت زۆر بە ڕەهایی بڕوای بەو هاوسەرگیریە هەبێت چونکە من پێم وایە بڕیاری هاوسەرگیری ئامانەتە کاتێک کە تۆ بڕیارە دەی کە لەگەڵ کەسێکا ژیان دابش بکەیت ئەبێت بەو پەڕی قەناعەتەوە ئەو بڕیارە بدەیت نابێ ئەو کەسە بکەی بە سوتەمەنی لە پێناو بەرژەوەندی تایبەتی خۆت بەڵێ زۆر جار بابەتێکی باو هەیە بەڕاستی زۆر جار باسی ئەوە کرێت کە ژن و پیاوێک لە ماڵێکان پێویستە کێشەکانی خۆیان لە نێوان خۆیانە چارەسەر بکەن
پێویست ناکات دایک و باوکی کچەکە بزانێ و دایک و باوکی کوڕەکە بزانێ و هەرێک لەم بابەتانە. لەلایەکی ترش دوای ماوەیەک بۆ نەکێشەیان هەیە و بە کەسیان نەوتووە و تووسان پیاوەکە زۆر تووڕابێ و ژنەکەش زۆر تووڕابێ، هەندێک جارش بۆ نەکێشەکە بۆ باوکی یان برایەکی باسکراوە چارەسەر کراوە. ئەم قسەیە لە کۆمەڵگایە هەیە، ژن و پیا و کێشەکانی خۆیان با خۆیان چارەسەری بکەن. تۆ بۆ لە ڕۆزانستەکەی و پێ دوایە ئەم شتێکی ڕاستە؟ بەڕای من ژن و مێرد هەتا بتوانن لە نێوان خۆیاندا کێشەکانیان چارەسەر بکەن بە دانوستاندن و گفتوگۆ، هەروەها بە بەکاری هەڵوێستی سیفەتی خۆخستنەبری ئەوە شتێکی زۆر باشە بێ، چونکە پەیوەندی نێوان ژن و مێرد جیاوازی هەیە لە پەیوەندی نێوان کەسە نزیکەکانی هەریەک لە ژن و مێرد لەگەڵ ژن و مێردەکەدا. بۆ نمونە کاتێک کە ژن و مێردێک کێشیان ئەبێت لەوانەیە ئەوان بتوانن ئەو کێشەیە چارەسەرکەن و یاخود لە دڵی نەگرن بە مروری زەمن ئەو ڕقە لە دڵیاندا نەمێنێتەوە، ئەو هەڵوێستە کاڵ بێتەوە، چونکە بەهۆی بە حکمی چەند هەڵوێستێکی باشی تر. بەڵام باسەکە لە نێوان خزم و کەس و کار لەگەڵ هاوسەراندا بەو جۆرە نییە، چونکە وەکەڵێ دایک و باوک هیچ کات لە بیریان ناچێتەوە ئەو هەڵوێستا توندانەی بەرامبەر مناڵەکانیان دەنوێنرێت. و تاکی کۆمەلگای ئێمە هەرچەندە بمانەوێ لۆژیکیانە بڕیار بدەین، بەڵام بمانەوێ نەمانەوێ هەست و سۆز زاڵە بەسەرماندا. زۆر جار ئەو هەست و سۆزە وا دەکات کە نالۆژیکیانە بڕیار بدەین. وای ینی کەواتەوە بەستەوە دایکێک کاتێک کچێک دێتەوە گلەیەکە لای دایکەکەی خۆی دایکەکە لە بەرەوەی ئەو کچێتی تۆزێک نەنجیەکەوێتە پڕیارەکانیەوە. هەر خۆی لە یەکێک لە جوانترین ئامۆژگاریەکانی یەکێک لە خوێندناوەکانمدا ئەوە بوو کە نەنکێک ئامۆژگاری نەوەکەی دەکات، دەڵا ئەگەر گلەیت هەبوو لە مێردەکەت بچۆ لای دایکی مێردەکەت گلەی لێ بکە و پێچانەشەوە بە هاوسەرەکەت بڵێ ئەگەر گلەیت هەبوو لە من بچۆ لای دایکی من هاوسەرگیریگا بۆی ئەو وێنە تەڵخە دروست نەبێ بەرامبەر کەسایەتیەکان. بەستی ئەوەیە تۆ دوو ڕۆژکە شوت کرد بڕۆ لای خەسوود گلەیەکەم بڵێ یان تۆ وەردەخان دوای ماوەیەک لە تێپەڕبوون لە سەبارەت بە پرۆسەی هاوسەرگیریدا دوو کەسەکە ئیتر ستایش و خۆشەویستی و هەست و سۆزی سەرەتایان بەرامبەر یەکتر نامێنێت، دوای لە دێت ئەو دوو مرۆڤە تەنها لە ماڵێکدان و مامەڵەیەکی ئاسایی لەگەڵێکدا فیلمەکە لەو کاتە دەست پێکە. بڵێ هەبوونی وشەی نەرمونیان بە درێژایی تەمەنی پرۆسەی هاوسەرگیری یاخود مامەڵەی دروست و نەرمونیان و مهرەبانانە چەندە ڕۆڵی هەیە لەوەی کە پرۆسەکە سەرکەوتوو بێ، ناڵێ موجامەلە، بەڵام هەبوونی ڕفتاری ئاسایی نەرمونیان بەرامبەر یەکتر. بڵێ بەڕاستی بەکارهێنانی وشەی نەرم، مامەڵەی نەرم، هەروە ستایش یەکێکن لەو ئامرازانەی ڕۆڵ دەگەڕن لە بەردەوامبوونی پەیوەندی نێوان هاوسەران. پێشینان ئێمە و تویانە بە قسەی خۆش مەر لە کونیەتە دەر، یاخود زۆر جا ئەڵێن قسەی خۆش بەپارە نییە، کەواتە ئێمە هەر لە کۆنەوە تا ئێستا درکمان بەوە کردووە کە وشەی نەرم یاخود ستایش چەندە ڕۆڵ دەبینێت لە مانەوەی پەیوەندیەکە، چەندە ڕۆڵ دەبینێت لە پەلکێشکردنی هەست و سۆزی کەسەکان بەلای یەکتردا. بەداخەوە ئێمە زۆر جا دەبینین کە کوڕ و کچێک لە پرۆسەیەکی سۆزداریدان ئەم کوڕ و کچە دەیان و شەیبری قەدار بەرامبەر بە یەک بەکاردێنێت، هەروە ستایش یەکەکەن بەردەوام، دیاریش تەنانەت لەو کاتەدا زیاتر لە نێوانیاندایە. بەڵام کاتێک کە دەچنە نێو پرۆسەی هاوسەرگیری وازانن ئەو هەڵوێستانە نامۆیە بە پرۆسەی هاوسەرگیری بە پێچەوانەوە هەندێک لە هاوسەران نەکەر وشەی نەرم بەکار نایەنن، بەڵکو بە بەکارهێنانی وشەی زبر و مامەڵەی تند زۆر جا بنە هۆی کاڵکردنەوەی هەستی هاوسەرەکان بەرامبەر خۆیان. ڕاستە تەلاتایی چاپێکەوتنێکی هەیە لە شوێنێکاڵێ ڕۆژێکان لە ناو بازارە سۆڕامەوە گەنجێک کچێک هات یەخەمی کورتی چنێوشی پێم داوە وتێتی ئەتوو تەلاتایری وتم بەڵێ وتی ئاخ لە داختۆ ئەو کەسێک کە خۆشم ویست پێشەوەی زەواجم لەگەڵ کا بە شارەکانی تۆ زۆر منیاڵ خەڵەتان دیارە لە دوای زەواج هەرە شتانی پێنەوتوە. بابەتێک هەیە بۆ نمونە بابەتی ئێمە دوای این باسمان کرد بابەتی ناو زەواجە. بابەتێکی تر هەیە بۆ نمونە هۆشیاری هاوسەران بۆ نمونە پێش چوونە پرۆسەی هاوسەرگیریەوە. تۆ پێشنیازی چ جۆرە هۆشیاریەکەکەی؟ ئێمە بەر لە بەرنامەکە لەگە شیرنا باسی ئەومان کرد کەوتمان دوو پرۆسە هەیە لە ژیانە، ئینسان ئەگەر خۆی بە واقعی نەچێتە ناو پرۆسەکەەوە هەستی پێناکە و قەنەعەتی پێناکە. ئەوش پرۆسەی زەواجە هەتا لە ژێر یەک سەقفا لەگەڵ کەسێکان نەبی هەست بەو لەوانەیە بەو چێژە بەو معاناتە
باس بە خاڵە لاواز ئەرێنی و نەرێنەکانی ناگەێرەوە بابەتی بوونە دایک و باوکە بڵێن تۆ تا چەندێک لەگەڵ ئەوەیە کە هۆشیاری گرنگە یاخود ئەمە پرۆسەیەکە دەبێت بچتە ناوێ و ئەنجاستی پێ بکەیت هۆشیاری دایکان و باوکان واتە ئەو کەسانی کە دەچنە نێو پرۆسەی هاوسەرگیری زۆر پێویستە بە تایبەتی کە شارەزای زانستی دەروونناسی بن من بۆ خۆم وتارێکم لەم بارەیە بۆ ڕۆژنامەی کوردستانی نوێ نرد زۆر زەرورە دایکان و باوکان شارەزای ئەو زانستە بن بۆ چونکە ئێمە لە زانستی دەروونناسی بنەمایەکمان هەیە ئەڵێت مناڵ دەبێت بە چەشنێک بەخێو بکرێت نابێ بشکێنرێتەوە هەروەها ئەبێت هەست بە ئەم هێمنی و ئارامی بکات لە خێزاندا هەروە ئەبێ خۆشەویستی پێ بدرێت باشە ئەگەر دایک و باوکێک شارەزای بنەماکانی زانستی دەروون ناسینە بن چۆن دەرک بەم بنەمایانە دەکەن هەروەها زانستی دەروون ناسی نەکە هەر پێویستە دایک و باوکان شارەزای بن لە کاتی چوونە نێو پرۆسەی هاوسەرگیری بەڕای من یەکێکە لەو زانستانەی کە پێویستە تەواوی تاکەکانی کۆمەلگا هەوڵدەن شارەزاییان هەبێت لەم زانستە بەداخەوە خۆی هەر زانستی دەروونناسی کەوتە لە دۆزینەوەدا کەوتە دوای زانستەکانی ترەوە چونکە زانایان درەنگ درکیان بە گرنگی ئەم زانستە کرد لە کاتێکدا کە ئەم زانستە پەیوەندی ڕاستە و خۆی بە تەواوی زانستەکانی ترەوە هەیە دەستخۆش وەردەخان تەمەەن گرنگە لە بابەتی پرۆسی هاوسەرگیریدا بۆ نمونە بۆ ئەوەی یەکێک بە لەو مەرجانەی کە هەوڵ بدات پرۆسەکە سەرکەوتوو بێت بۆ نمونە هاوسەرگیریکردن لە تەمەنێکی دیاریکراودا ڕۆڵ دەبینێت لەوەی کە پرۆسەکە هاوسەرگیری بکات یاخۆ زۆرجار گوێمان لەوە بێ دەڵێت تەمەن گرنگ نییە کاتە کەسێک ڕاستەکە دۆزیەوە بێ هاوسەرگیری بکەیت هەستەکەم پرسیارەکەی یەکەم جاسەکەم بە شێوەیە و دوای گۆڕی هات بڵێ جیاوازی تەمەن پرسیار لەبەر چی کرد تەمەن شتێکی نا مەبەستم تەمەنە ئێستا زۆر بەداخەوە زۆر ئەبیرین ئەها لە تەمەنێکی بچکۆلەیان هەردووکیان هاوسەرگیریەکەن ئایا ئەمە گریمانی ئەوەی هەیە پرۆسەکە سەرکەوتوو بێت یا خۆت نە بڵێ زۆر کەس دەڵێن لە کۆندا خۆکەسەکان لە تەمەنێکی مناڵدا هاوسەرگیریان کردەوە بەڵام سەرکەوتوو بن بەڵام کات بۆ کات جیاوازم ڕەنگە ئەو هەڵوێستە بۆ سەردەمێک گونجاو بوو بێت چونکە تاکی ئەو سەردەمە بە جۆرێک پەروەردەبوون تاکی ئێستاش بە جۆرێکی تر و ڕەنگە ئەوان هۆشیارتر بوو بێتن بە پێچەوانەوە من بۆ ئەم سەردەمە بە گونجاوی نازانم بەڕاستی کە کەسەکان لە تەمەنێکی مناڵدا هاوسەرگیری بکەن بەڵکو پێویستیان بە بنیادنانی خۆیان هەیە ئەو جا بچن نێو پرۆسەی هاوسەرگیری زۆر باش ئەی بابەتی جیاوازی تەمەن بۆ نمونە تۆ بە حکمیەوەی کە لە دادگاکانی بۆ نمونە خانمێک تەمەنی 19 ساڵە پیاوێکش تەمەنی 40 ساڵە بە پێچەوانەکەشەوە پیاوێک تەمەنی 25 ساڵە و خانمێک تەمەنی 36 ساڵە ئەمە تا چەندێک بە ئاساییە بینی بەڕاستی منەوە بە ئاسایی نابینم چونکە بە تێپەڕبوونی کات مرۆڤ حەز و ئارەزووی هەروەها خولیای بۆ ژیان ئەگۆڕێت یعنی جیاوازی دوو کەس مەسەلەن کەسێک لە تەمەنێکی 18 ساڵە بێ ناتوانێت وەک کەسێک بیر بکاتەوە کە تەمەنی 40 ساڵە ئەو کاتە چۆنڵی لێکترازان دروستە بێت لە نێوان حەز و ئارەزوو لە نێوان سروشتی هەڵسو کەوتیان بڕاستی من زۆر بە نەشیاوی دەزانم تا شتێکی شیرن گەیشت تامەکە دەست خۆش بێ زۆر سپاس بۆ تۆ لە کۆتایە شتێکت ماوەیە من نەمانوت بە پامێکی گرنگ پامێکتە بێ داوا لە هاوسەرانەکەم لەو کەساناکەم کە دەیانەوە بچن نێو پرۆسی هاوسەرگیری زۆر بەڕەهایی بڕیار بدەن و لەژێر هیچ فشارێکە بۆ قوتاربوون لە نەهامەتیەکانی ژیان یاخود بۆ ڕزگاربوون لە ژینگەیەکی خێزانی نالەبەر ئەو بڕیارە نەدەن یاخود لە پێناو دوورکەوتنەوە لە سەرزەنشتی کۆمەلگا بڕیار نەدەن بەڵکو زۆر بەڕەهایی بڕیار کەسەکە هەڵبژێرن ئەو جا بچن نێو پرۆسی هاوسەرگیری باش دەست خۆش بەوەردەخان زۆر سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ تۆش بەڵێ ئازیزان هەستەکەم تا ڕادێکی باش ئەوەی کە لەسەر پرۆسی هاوسەرگیری بوو لای ئەزمموی پارێزەرێک وەرمانگرت بە هیوام ئێوە سوودتان لێبینی بێ و شیرینش تۆزێک سوودی ئێوەرگتووە بەڕاستی